بیناکانی ئێرە ئەگەر بیانەوێت وڵاتێک یان کەسێک دەبەن بە ئاسمانە، ئەگەر نەشیانەوێت بە کلیکێک مایە پوچی دەکەن. ئێرە وۆڵ ستریتە. ئەم شەقامە باریکە تەنیا لە 8 بلۆک پێکاتووە، بەڵام سەیرەکە ئەوەیە بیناکانی ئێرە ئابووری ئەم زەویە بەڕێوە دەبن. ئەم بینایانە دەتوانن وڵاتێک یان کەسێک ببەنە ئاسمان، دەتوانن بە کلیکێکیش مایە پوچی بکەن. ئێرە وۆڵ ستریتە. سەدەی 17هەم کاتێک ئێرە ناوچەیەکی داگیرکراوی هۆڵندی بچووک بوو، دیوارێکی دارینەیان دروست کرد بۆ ئەوەی خۆیان لە هێرش و پەلامار بپارێزن. بۆیە ئێرە ناونرا وۆڵ ستریت، شەقامی دیوار. ساڵی 1992 دیوارەکە لابرا و 17 بەرهێن و دەڵاڵ لێرە لە ژێر دارێک پێکەوە کۆبوونەوە و کاغەزێکیان واژۆ کرد بۆ ڕێخستنی کاروباری کڕین و فرۆشتن. هەرەو کاغەزە بووە ئەوەی ئێستا پێی دەوترێت بۆرسەی نیویۆرک. هەرچەندە ئێستا بەشێکی زۆر لە ناوەندە بازرگانە گەورەکان لەم شەقامە و لە کۆڵانەکانی دەوروبەری نەماون، بەڵام ئەگەر ئێرە بلەرزێت بەشێکی زۆری ئابووری دنیا تووشی بوومەلەرزە دەبێت. هەردوو قەیرانە دارایە گەورەکەی ئەمریکا لە ساڵی 1929 و 2008 لێرە لەم چەند مەترەکەمەوە دەستی پێکرد. ئەوانەی لێرە کار دەکەن هەموو ژیانیان ژمارە و لە یەکدانەوە و پێشبینیە، بەڵام لەبەرەوەی حاڵەکە پەیوەندی بە پارەوە هەیە، بۆیە هێشتا پێیان وایە بەخت کۆدێکی یەکلاکەرەوەیە. لێرە لە زۆربەی هەرە زۆری وۆڵ ستریت نهۆمی ژمارە 13 نییە، چونکە پێیان وایە ژمارەیەکی شومە، بەڵکو نهۆمەکان لە 12ەوە دەپەڕن بۆ 14. مێژووی ئەم ئاسەوارە ڕێک دەگەڕێتەوە بۆ 106 ساڵ پێشێستا. لە ساڵی 1920 گالیسکەیەکە 2 ئەسپڕایان دەکێشا پڕکرابوو لە دینامیت. لە بەردەم ئەم بانکە کە بانکی جەیپی مۆرگانە تەقیەوە و بۆ کاری کوژرانی 38 کەس. تاوەکو ئێستا نهێنیەکانی ئەو ڕووداوە ئاشکرا نەکراون، بەڵام ئاسەواری بەسەر دیوارەکەەوە هێشتا ماوە و ساڵانە هەزاران گەشتیار سەردانی دەکەن و بە چاوی خۆیان ئەم ئاسەوارە دەبینن. لە وۆڵ ستریت شتی سەیرتر هەیە. وەرن با پێکەوە بڕۆین بزانن چیرۆکی گازە بەلاحەکە چییە. پەیکەری ئەمگایە بۆتە هێمای هێز بۆ ئەم شەقامە. کاتی خۆی پەیکەرتاش ئارتۆرۆ دیمۆدیکا ئەم پەیکەرەی تاشی و ویستی لەم شەقامە داینەیە، بەڵام شارەوانی نەیهێشت. بەڵام شەوێکیان پەیکەرەکەی خستە بارهەڵگرێکەوە و بەدزیەوە هێنای لە شەقامەکە داینا. لەو کاتەوە بۆتە هەیەمای هێزی شەقامی وۆڵ ستریت. ئەوەشی کە ئێستا دەیبینن سەرەگرتنی خەڵکیە بۆ ئەوەی ڕسمێک لە تەنیشتی گاکەوە بگرن. ئەو دیوارە دارینەیەی لێرە دروستکرا دوایی خۆی بووە دیوارێکی نەبینراو کە سامانی ئەم زەویە دەپارێزێت. ئێستا وۆڵ ستریت کۆنتڕۆڵی لە 140 هەموو بازاری بۆرسەی جیهانی کردووە، نەک هەر بۆ نیویۆرک و ئەمریکا، بەڵکو بۆ هەموو جیهانیش بۆتە هێمای پارە و ئاڵوگۆڕی بازرگانی. توانانەقی 964 وۆڵ ستریتی نیویۆرک.